ئاماج و مەبەست خۆپیشاندانەکەی شاری کەرکووک ئامانج و مەبەستمان بوو بۆ پاڵپشتی براکانی خۆمان لە سلێمانی و لە قەڵاتجێ هەموو کوردستان ڕاپەڕینیان کرد. شاری کەرکووکش خۆی بەوەزانی کە پاڵپشتی هەموو کوردستان بێ. سەدام حوسێن لە قمەی دەسەڵاتا بوو کەس باوەڕی ناکرد کە خۆپیشاندان لە شاری کەرکووک بکرێت، بەڵێ خوێنکارانی شاری کەرکووکی بە شەرەف کەرکووک ئاسا قارەمان ئاسا هەڵسان خۆپیشاندانێکی گەورە ڕۆژی پێنجشەم لە قەبرستانەکەی ئیمام قاسم سازیان کرد. خۆشیەکەی لەوە بوو لە قەبرستانەکەی ئیمام قاسم کە ئێمە سەرەتا دابەزیمانە خوارە بۆ حەسیرەکە و بۆ جووتقاوە بە تەنیشت ئەمن کەرامەوە بوو حزبی بەعز بەو زلهێزی و بەقەوەتی خۆیەوە خەڵکە بوو لە ماڵەکەی خۆی ناوێرە جریەوە بە سەدام حوسێندا کەچی ئەو خۆپیشاندانە گەورە کرا لە جوود لە قەبرستانەکەی شێمحێدین بەرەو حەسیرەکە و جووتقاوە سڵتەی سەدام حوسێن کە ئەمنی کەرامی پێڵێنەموو کە زەدانی لە کەرکووک بە تەنیشت قەڵاو حەسیرەکە بوو پێی نەزانی تا دوا هەناسە لە جووتقاوە ئەلەوێ ئیتر دوژمنی فاشی بە هەموو هێز و دەسەڵات و داپڵۆسێنەرەکانەوە کەوتوی گیانی ئەو خەڵکە بە شەرەفە ئەو خەڵکە خوێنگەرمانە